زوانش پێدوانە بڕیار بدەی بگەڕیتەوە؟ نازانم. بۆچی مەسەڵەن هەندێک کەس پێی وایە تووڕەبوونەکەتان زادەی ئەوەیە کە تەحەمولی ڕای زۆرینەی سەرکردایەتی یەکێتیت نەکرد بۆ هەڵبژاردننی بەرەم ساڵح بۆ پۆستی سەرۆک کۆمار؟ زۆربەی هەڵا زۆربەیە کە هەڵاکە قەت لەو کەمینەیە باشتر نییە کە هەڵی نەکردووە. ئەنجامەکەی شێبینین. زۆرینەی هەڵەش هەیە هەنەوە نیە بێ زۆرینە زۆرینەیەک لەسەر ئەساسی دراسە، زۆرینەیەک لەسەر ئەساسی ژینگەی تەندروستی حیزبێک و لەسەر ئەساسی مەناقشەیەکی هەواڵانە، زۆرینەیەک کە توانی بێتی هەموو هاوکێشەکان باش بخوێنێتەوە و هەرە خەڵکە زیرەکەکە و بە تۆژنەوەیەکی هەمەلایەنە ئەم زۆرینەیە گەڵاڵەی بیر و بۆچوونەکانی بکە جایە، بەڵام زۆرینەیەک لە زەرفی 2 سەعاتە چەند تەکەتولێک کۆ ببێتەوە بێت بیرروڕای دەرەوەی حیزبەکە بێت لە ناو حیزبەکە ببکە بە قەراری حیزبەکە ئەم جۆرە زۆرینەیە مەناقشە زۆڵ هەرەگرێت. باشە، من جاری پێشوو گفتوگویەکم لەگەڵا کردی لە هۆتێلای کرێست، ویستە بیر و بۆچوونەکانی خۆ دەربڕی من ئەخلاقیەن بۆ خۆتەزانی زۆر دیدارمان کردووە. ئەو کاتە کاک بەرەم ساڵح ئەندامی ئێوە نەبوو سەیروڕێی گفتوگۆکە بە ئاراستێکی تراچوو، بۆیە ئەمەوێ هەم بۆ خۆم هەم بۆ بینەرەکانم بزانم ئێستش سووری لەسەر بیر و بۆچوونەکانە پێت وایە ئەمە هەڵە بوو، بڕیارێکی ڕاستە ئەگەر زۆری نەش بووە بە ڕای هەندێک کەس، بەڵام هەڵە بوو؟ من دژی گەڕانەوەی کاک بەرهەم نەبووم بە ڕۆشن بێ لەلاتان، نەک دژی نەبووم. 4 مانگ پێش ئەوەی بگەڕێتەوە، 3 مانگ پێش ئەوەی کە ناوی هاوپەیمانی و هاودید و ئانە دروستی کرد، چوون پێم وتم ببە بە تینگ سیاوپینگ مەبە بە گورباچۆف. وتی یعنی چی؟ وتم تینگ سیاوپینگ سزایەندا تەحەمولی کرد. گورباچۆف هەڵسا هەموو اتحادی سۆڤێتی و ئەوروپای شەرقی ڕووخانوتی باشتر دەستە کامیانە ئەو هیچیان دەرنەچوو، هیچیان بەرهەم ساڵحە. بە پێناسی خۆت من لەگەڵ جەنابەت قسە بەرهەم ساڵحە ئێستا بەو تەریقەیەی کە بووە بە سەرکی کۆمان سەرکی کۆمارەوە من هیوای سەرکەوتنی بۆ خواست. پێت وایە بۆ کوردستان بۆ پرسی ناوچە جێناکۆکەکان دکتۆر فواد مەعسووم تێپەڕێنەوە توانێت لەو زیاتر بکە؟ زانی من نامەوێ مەوسوڵەکەم شخصەنە بکەیت ئیجازە بی من پێما بێ هەرسێ من باسی پۆستێکەکەم کە ئستحقاقی کوردە، من پێما بێ هەرسێ سەرۆکی سیادیەکەی کە لە عێراق هەیە بە زوروفی ئیستثنایی بوون بە سەرۆک. محەممەد حەلبووسی لە پێکاتەی پڕ لە کێشەی سونە و بە تەریقەی تایبەتی بووە بە سەرۆکی پەرلەمان. جەنابی عادل عەبدولمەهدی هێزە شیعەکان ڕێک نەکەوتن، بوو بە کاندیدی ڕێک نەکەوتنی هێزە شیعەکان. بەڕێز بەرهەم ساڵحیش هێزە کوردستانەکان ڕێک نەکەوتون بە محاسسەی کە جەنابی مام جەلال کاتی خۆی ڕێکی خستووە، یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدی کردووە و دۆستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان تیان پەڕاندووە. لەبەرەوە هەر مەسەلەکە کاک بەرهەم نییە بەڕاستی پرسی کوردم کرد پەیوەست بە پۆستی سەرۆک کۆمار، یعنی ئەگەر بۆ نمونە هەر کەسێکی تر بووە ئەم پرسیارەمە کردوە پێشم وانە پرسیارێکی مردوو بێت بۆ خەڵکی کوردستان. پێت وایە دکتۆر فواد مەعسووم تێئەپەڕێنێ لەو گلێ و گازندانی کە خەڵکیان بوولی پەیوەست بە ممارەسەکردنی دەستور، پەیوەست بە پرسی ناوچە جێناکۆکەکان، پەیوەست بەو هەموو هەلومەرجەی کە خۆت وەکو خانەقینیەکی دڵسۆز بۆ ناوچەکی خۆت گلەیت لێ هەیە؟ من ئاوا وەڵامە دەدەمەوە کە جەنابی مام جەلال ئەوەی تێناپەڕاند. جەنابی مام جەلال کە ڕابەری هەمومانەوە هەمومانی لە تەلەبەیەوە پێگەیاندووە بووین بەمانەی کە هەین ئێستا. جەنابی مام جەلال توانی مادەی 140 جێبەجێ بکات لە دوای 9 ساڵ لە پەسەندکردنی. جەنابی مام جەلال توانی هێزی پێشمەرگە تەسلیحکە لە دوای ئەوەی کە لە دەستورە احترافی پێکراوە. جەنابی مام جەلال توانی کێشەی نەوت و غازدارە چارەسەرکە. جەنابی مام جەلال توانی مەسەلەی بودجە و موچە چارەسەرکە. جەنابی مام جەلال لەو پەڕی عەزەمەتی خۆیان بەتوانی ڕێ لە جەنابی مالیکی بگرێ سوپانە نێرێ بۆ ئەمە ڕاستە، بەڵام بەبەر چاوی مام جەلالیشەوە بۆ نمونە ماڵی دووزیەکان نەسووتێنراوە بێدەنگ بێ. ماڵی کێ؟ ماڵی دووس خوڕماتوەکان. بەڵام لە بەرچاوی مام جەلال هێز نێررا بۆ خانەقین، لە بەرچاوی مام جەلال هێز نێررا بۆ کەرکووک، لە بەرچاوی مام جەلال گەورەترین کێشەی لە بینی جەنابی مالیکی و جەنابی کاک مەسعود دروست بوو. یعنی من ئەمەوێ بۆ بینەری ئازیزی ڕوونکەمەوە کە دەوڵەتی عێراق تا ئێستا دەوڵەتێکە بە خارخێکی دروست کراوە، نە بە حیزبێک
نە بە سەرکردەیەک نە بە سەرۆکێک ئەم دەوڵەتە خوار و خێچە کە لە 1920 دروست کراوە تا ئێستا ڕاست ناکرێتەوە بە بڕیار. کەواتە بوون و نەبوونی بربژێرەکەی ئێوە لە بەغدا وەکو یەک وایە؟ کێشەی کەرکووک، خانەقین، شنگال و ئەمانە کێشەیەکە ڕێک ئێستا زیاتر لە 97 ساڵە هەیە ئەم کێشەیە. بەیانی ئازار لەسەر ئەوە تووشی شەڕ بووین. حکوومەتێکی شێ مەحموود نیوەی کێشەکانی ئەوە بوو 1984 خۆم ئەندای وەفدی مفاوەزات بووم، نیوەی کێشەکانمان لەسەر کەرکوو بوو کە تێکچوونەوە. ئەم کێشانە بەڕاستی یعنی من نامەوێت کاک بەرهەم بارکەم، من ئەوێ بڵم ئەگەر ئەم کێشانەش ناتوانێت چارەسەریکە مەسەلەکە ئەوە نییە ئەم ناتوانێت، مەسەلە عێراق وایە.